قەیرانی دارایی و شەڕی داعش هاوڵاتیانی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی ناچار کردووە بە شێوەی قاچاغ بەرە وڵاتانی ئەوروپا کۆچ بکەن بەهۆی سەختی ڕێگاکانەوە تەنها لە ماوەی مانگێکدا زیاتر لە 30 گەنجی کورد لە دەریادا خنکاون و تا ئێستا ژمارەیەکیان تەرمەکانیان نەگەڕێنراونەتەوە. لە ماوەی ڕابردووە ئەوەی ئێمە بە دەستگانە ڕسمیەکان و ناداتە نافەرمیەکان مانگانە نزیکەی 250 گەنجی ئەمەریەمە بەداخەوە بەرە ئەوروپا هەڵدێ بە خێزانیشەوە و لەم ژمارەیە لە ماوەی ڕابردووەوەنی کە ئێمە بەدووا داچوونەکرد لە دام و دەستگاکان و لە ڕێی سوۆسیال میدیا و لە ڕێی دام و دەستگاکان نافەرمیەکان و نوێنەکانی فدراسیۆن زیاتر لە 20 بۆ 25 کەس بۆ تاسی کەس خنکاون کە خەڵکی زۆربیان کوردن و بەپێی ئامارێکی فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق تەنها لە ماوەی مانگێکدا 250 بۆ 300 هاوڵاتی کورد کە بەشێکیان خێزانەکانیشان لەگەڵدا بووە بەرە وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە و لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردیش لە پەرلەمانی کوردستان هۆکاری ئەو کۆچە بۆ نەبوونی هەلیکار و قەیرانی دارایی گەڕاندەوە ڕایگەیاند لە هەوڵی بەردەوامدان بۆ ڕێگریکردن لە کۆچی هاوڵاتیان. داخەوە لە ماوەی ئەم یەک دوو مانگی پێشوە بەڵێ ئێمەش ئاگاداری ئەو زانیاریانین ئەوەی کە ئێمە لە بەرنامەمانایە ئەوەیە لە هەفتەی ئایندایە وەرکشۆپێکیان کۆبنەوەیەکی تایبەت ئەکەین لیژنەی ڕەوەندی کوردستانی پەیوەندیەکان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ کۆمەڵی لایەنی پەیوەندیدار و کۆمەڵی کەسانی پسپۆر بۆ ئەوەی کە بزاندرێت ئایا چۆنچۆنی کار لەسەر ئەمە بکەین و ئایا ئەو هەنگاوانەی کە ئەنرێ بۆ ڕێگرتن لەما کۆچکردنی گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا بێکێشە نەبووە و زۆربەی ئەو هاوڵاتیە کوردانەی کۆچیان کردووە گرفتی نەبوونی شوێنی مانەوە و بێکاریان هەیە. بەپێی ئاماری فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق لە ئێستادا 1,200,000 هاوڵاتی کورد لە تاراوگەژیان بەسەردەبن لە ساڵی 2005 شەوە تا ئێستا 7,000 کەسیان دیپۆرت کراونەتەوە بۆ هەرێمی کوردستان.